بینەران و بیسەرانمان لاکوێکەن سڵاوتان لێبێ من لێلا جەمالم لە چەند بەرنامەیەکی تایبەت ئەمڕۆ لەگەڵتانە بم تایبەت بە کۆچیدوایی نەوشیروان مستەفا ئەمین کە ئەمڕۆ ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر ئەو بابەتەدا خود بەسەر ئەو ڕووداوەدا بۆ ئەو مەبەستە ئێمە هەوڵەدەین لە رادیۆی دەنگی گۆڕان هاوکات لە پیجی فەرمی دەنگی گۆڕان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زنجیرێک بەرنامەی تایبەت پێشکەش بکەین لەگەڵ هەندێک لە کەسایەتیەکانی نزیک و شارەزا لە ژیان و بەرهەمەکانی نەوشیروان مستەفا ئەمین بۆ ئەو مەبەستە ئێستا یەکێک لەو بەڕێزانەی کە نزیکی خوا لێخۆش بن نەوشیروان مستەفا ئەمین بووە عەلی کەریمی نووسەرە ئێمە بە چەند پرسیارێکی تایبەت چاوپێکەوتنێکی تایبەت لەگەڵ بەڕێزیانەکەین مامۆستا عەلی کەریمی بەخێربێت زۆر سپاس بۆ تۆش و بۆ هاوکارەکان بەڕێزە سڵاو بۆ جۆگرانی دەنگی رادیۆ گۆڕان سپاس دەکەم سەرتا حەزەکەم لێت بپرسم بەم یادەوە چیت هەیە کە ساڵێک تێئەپەڕێ بەسەر مەرگی نەوشیروان مستەفا ئەمین ڕاستە ڕێک ساڵێک لەوەی پێش بەیانی زوو ئێمە بە خەبەرە ناخۆشەی وەجوڵە کەوتین ئەویش فەوتی بەڕێز کاک نەوشیروان بوو لە یەک ڕێک ساڵێک لەوەی پێش کە ئەمە بوو بە کەسرەیەکی گەورە داخۆ کەسەرێکی گەورە بۆ هەموو گۆڕان خوازان و بۆ هەموو نەتەوەی کورد لە هەرچوا پارچەی کوردستان خەسارەیەکی بەڕاستی گەورە بوو بوونی کاک نەوشیروانی لە جوڵانەوەی خەڵکی کووردا لە دێر زەمانەوە هەر لە ساڵانی شەستەکانەوە جێگا شوێن و پەنجەی خۆی دیار بوو و وەکو کەسایەتێک کە نەدەکرا فەرامۆشکرێ هەر لە بیدایەتی لاوێتیەوە هەر لە بیدایەتی دەستپێکی ژیانی سیاسی و ڕۆژنامەوانیەوە کاک نەوشیروان هەمیشە دایم وەکو کەسایەتێکی خاوەن ئۆتۆریتە خاوەن ئیقتیدار هەمیشە دایم دەرکەوتۆ لە جوڵانەوەی خەڵکی باشووری کوردستان و چ لە جوڵانەوەی سیاسی و چ لە جوڵانەوەی سەقافی بەڵێ زۆر باشە دیارە ئەوترێکە ساڵێک دوای مردنی ئەو واتە بە درێژای ئەم ساڵە کەلێنێکی گەورە لە مەجای سیاسی و لە زۆر لە مەجالەکانی دیکە لە هەرێمی کوردستان دروست بووە لە دیدی بەڕێستانەوە حەجمی ئەم کەلێنە چەنە و غیابی نەوشیروان مستەفا ئەمین لە مودەتی ساڵێکە چۆن ڕەنگی یاوەتەوە ئەی قەدەوەیە چ بە دەستی بە قسەی دۆستان بێت چ بە قسەی دوژمنان و نەیارانیش بێت کەسایەتی کاک نەوشیروان مستەفا لە مێژووی 50 ساڵی نیو سەدەی ڕابردووی خەڵکی کووردە بەدەست من و تۆ نییە کە بڵین ڕۆڵی بچوو بکەینەوە یا ڕۆڵی ئەوە بکەین ئەی قەدەوەیە کە بە درێژایی ئەم 50 ساڵەی شۆڕشی نوێیەکە لە کوردستانی دوای ئاش بەتاڵەکەی 1975 دروست بووە کاک نەوشیروان وەکو کەسایەتێکی کاریزما وەکو کەسایەتێک کە ڕۆڵی سەرەکی بینیوە لە حەوادیسەکان لە هەڵگیرساندنی شۆڕش لە ڕاپەڕین بە تایبەت ڕاپەڕینی بەهاری 91دا و دواتر لە وەکو جێگەری سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆر جاران خەڵک دایان کوت کاک نەوشیروان دووەمی ئەووەڵە لە ناو یەکێتیدا قەدەوەیە کە ئەو پیاوە ناتوانین حتا نایارەکانی نکولی ئەوە ناکەن کە هەمیشە دایم نەقش و ڕۆڵێکی یەکجا سەرچیە بۆ هەر دوور نەڕۆین لە 2003 کە سەدام ڕووخاوە بریمێر بوو بە حاکمی عسکەری عێراقێ و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی نەیاری سەدام حوسێنی لە بەغدا کۆبوونەوە و خەریکی دەستور نووسین بوون لە سەرتاسەری عێراقی یەک لەو کەسانەی کە ڕۆڵێکی زۆر سەرەکی بینی لە نووسینەوەی دەستوری عێراقی کە ئەمڕۆکانە کۆمەڵێک دەستکەوتی کورد کە هەیە ئەگە ئەو دەستورە نەبایە هەر 6-7 مانگ لەوە پێش لە 16 ئۆکتۆبر و ئەوانەدا هەر تووشی کارەساتی گەورە دەبوو کورد ئەمە بەدەستی کاک نەوشیروانی نووسراوە تەنانەت نەیارێکی وەکو کاک مەسعود بارزانی کە بە درێژایی خەباتی سیاسیان دژی یەکتر بوون و لە یەک هێلانەدا نەبوون و لەسەر یەک ڕوانگەدا ئیشیان نەکردووە لە نووسینەوەی دەستوری عێراقدا خۆی ئەوەی کە من بیستومە تکاو تەمەنای کرد لە کاک نەوشیروانی کە بەبێت تۆ دەستورمان بۆ نانووسێ و ئەمن دەمهوێت لە نووسینەوەی دەستور تۆ لە بەغدایە بی هەیقەدەوەیە کە ئەوە تەنانەت نەیارەکانی باوەڕیان بە شێوەی نووسین و تیژی فکری و شێوەی بۆچوونی دوورمەودای و استراتیژ بیرکردنەوەی کاک نەوشیروان بوو. عەلی کەریمی دیارە بەڕێزە دیکێک بوو لەو کەسانەی کە زوو نەوشیروان مستەفا ئەمینت بینیوە
حەز ئەەکەم لەو نزیکاتەی کە هەد بووە لەگەڵ خوالێ خۆش بوو ئەوەی کە بە شێوەیەکی گشتی لە لای تۆ فۆرمەڵ بووە لە وێنەی سەرکردەیەکی سیاسی کوردی و بەم حەجمە و بۆ قورسایی و بۆ خەلفێتە سەقافەیە کە هەی بووە چۆن بوو؟ حقەدەوەیە کە من یەکەم جار لە دەوروبەری ئاخر و ئۆخری ساڵی 1970 بە خزمەت کاک نەوشیروانی گەیشتمە و دەمێمە کۆمەڵە گەنج بووین لە ڕۆژهەڵاتی کوردستان و زۆرمان دڵ بە شۆڕشی نوێ خۆش بوو و بە تایبەت کە ڕێکخراوەیەکی تێدا بوو مارکسی لێنینی بوو کۆمەڵی مارکسی لێنینی کوردستانی عێراق ئەندێشەی ماوستۆنگ کە دواتر بوو بە کۆمەڵی ڕەنجدەران ئێمە ئەو کاتی کە بە خزمەت ئەو برادرانە گەیشتین لە قەندیل مام جەلال و برادرانی کۆمەڵی ڕەنجدەر مارکسی لێنینی ئێمە دەمازانی کە کاک نەوشیروان مستەفا سکرتێری ئەم کۆمەڵەیە ئەوە بوو کە لە یەک دوو سەفەراندا پێکەوە بووین و دۆستایەتێک ئەمەی گرێداوە ئەویش ئەو بوو کە ئەو ئیحتیمامەی کە وەکو مارکسێک ئێمە ئەو زەمانی لێتان ناشارمەوە زۆربەی مارکسیەکان و کۆمونیستەکان و چەپەکان زۆر مەسلەی ملیان بەراوە گرنگ نەبوو پێیان وابوو کە بەرژەوەندی چینی کرێکار و پرۆلتاریای جیهان و وڵاتی وەکو ئێران و وڵاتی وەکو عێراق دەبێت لە دەستی ئەوەڵدا بێ ئەگەر چینی کرێکار سەرکەوت دەگەت چینی کرێکار مافەکانی بەدەستێنا ئیتر مەسلەی نەتەوایەتی و شتیوە ئەهەمیەتی خۆی نامێنێت ئەو ڕوانگەیە لەسەر ئەندێشەی زۆربەی چەپەکان ئێمەمانان لە ساڵانی هەفتاکان و شەستەکان و هەشتاکاندا باو بوو بەڵام ئەوەی کە ئەمن زۆر بەسەراحەت لە یەکەمین ملاقات و دووەمین ملاقات دیتم لە کاک نەوشیروانی ئەویش ئەو بوو کە ئەو دروست بە عەکسەوە ئەو ئێحتیمامی بە چەبوون دەدا بەڵام لە دوای مەسلەی نەتەوایەتی و دوای مەسلەی میلی کاک نەوشیروان وەکو سەرکردەیەکی شۆڕشی کوردستان و نیشتیمانی کوردستان و قاچی کوردستان خۆی وێنا دەکرد و زۆرتر ئێمە کوردایەتی بە قەولی ئەو زەمانی کە بڵین دەویدا بەدی دەکرد بەر عەکسی سەرکردەکانی خۆمان کە زۆرتر مەنافع و بەرژەوەندی چینی پرۆلتاریا و چینی کرێکار و خەباتی چینایەتی یان و پێش خەباتی نەتەوایەتی دەخست کە دنێو ئێمەدا باو بوو ئەوە دەمانکوت خەباتی نەتەوایەتی کۆن بووە تێگەشتن و سەرنجی ئەو ساتانەوەتە ئەو سەردەمی کە نەوشیروان مستەفا سەرکردەیەکی دیاری باشوور بەڵام لە شاخ بوو ئەگەر لەسەر ئەم دوا بەدوایانە پرسیار لە بەڕێزە بکەم بە تایبەتی لە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە کاک نەوشیروان هەیقەتەوەیە کە بەدەست من و تۆ نیەت ڕەنگە زۆر جاران قسەکردن لە مەجلیسان و ئەوانە کۆمەڵی خەڵک و نەیار بەدەستێەوە دەگرن کە زۆر ئێحتیمامی نەداوە بە پارچەکانی تری کوردستانی ئەو قسانە بەڵام بەڕێی بن بۆ کەسایەتی چووکو نەوشیروان مستەفا کەسایەتی چی وەکو ماندێلا کەسایەتی چووکو غاندی کەسایەتی چووکو مام جەلالی کەسایەتی چووکو مەلا مستەفای کەسایەتی چووکو مەسعود بارزانی کەسایەتی چووکو ئۆجەلانی کە وەختێک ئێمە هەڵی دەسەنجێنی ڕەنگە لە میلیۆن کەس نەفرێک وەک من بۆی هەڵکەوت پێکە لە نزیکەوە سەرکردەیەکی وەکو کاک نەوشیروانی دیبێت چۆن نان دەخوا چۆن چای دەخوا چۆن جەغەرەی دەخواوانە بۆیە هەڵسەنگاندنی ئاکادمی و هەڵسەنگاندنی سیاسیانەی ئەم جورە کەسایەتیانە دەبێت لە ڕووی بەرهەم و نووسینەکانیانەوە بێت ئەمن شەرت نییە ڕۆژێک لە ڕۆژانیش لەگەڵ مەسەلەن فلان سەرکردە یا لەگەڵ فلان کەسایەتی گەورەی دنیاە هەستابێتم دانیش بێتم بەڵام کۆمەڵێک ماتریال و نووسین و گفتار و ئەوە هەیە کە لە ڕوویوان دەتوانم هەڵی سەنجێن چەند پرسیارێکی تایبەت لە بەڕێستەکەم مامۆستا عەلی کەریمی حەزەکەم بیری بینەرانمان لە پەیجی دەنگی گۆڕان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بێنمەوە هاوکات لە رادیۆ دەنگی گۆڕان کە ئەم بەرنامەیەکی تایبەتە دیارە ئەمڕۆکە 19 ئایر یادی کۆچیدوایی خوالێ خۆش بوو نەوشیروان مستەفا ئەمینە ئێمە لە رادیۆ دەنگی گۆڕان کۆمەڵێک بەرنامەی تایبەتمانە بێ لەگەڵ ژمارەیە کەسایەتی نزیک هاوکات ئاگادار بە بەرهەم و هەروەها خەبات و کەسایەتی نەوشیروان مستەفا ئەمین ئەمڕۆژ لەگەڵ مامۆستا عەلی کەریمی گفتوگۆکەمان بەردەوامی پێین مامۆستا باسی ئەوت کرد کە تۆ بێ لەسەر بنەمای کۆمەڵێک ماتریال و بەرهەم هەڵسەنگاندن بۆ ئەم کەسایەتیانە بکەین ئەگەر لەم ڕوانگەیەوە بپرسم ئەوەی کە دیدی نەتەوەیی یاخود نیشتیمانی نەوشیروان مستەفا ئەمینە تێگەیشتنی ئێوە و هەڵسەنگاندنی ئێوە لەسەر بنەمای بەرهەم و نووسین و خەباتە سیاسیەکەی چییە؟ ئەگەر زۆر بگەڕێمەوە زۆر زوو ئەو دەمی کە کاک نەوشیروان گەنجێک بۆ و لاوێک بۆ و
هەڕەی شۆڕژگێری بۆ لە ساڵی 60ەکان لە ئەم شارە لە سلێمانی ئەگە بگەڕێنەوە سەر ئەو دەمی وە بکەوینەوە ئەو دەقانەی کە ئەو کات بە سەرپەرشتی کاگنوشیوان هەم دەڵم کاگنوشیوان لە هەر جێگایەکە لە هەڕەتی لاوێتیەوە کە کاری کردبێت مۆری سەرەکی هەبووە ڕۆڵی سەرەکی هەبووە دەست بەجێ لە نێو کۆڕی ڕەفیقان و لە نێو کۆڕی خەباتجێڕاندا بۆتە سەرکردا و هەمیشە دایم دەوری سەرەکی جێڕاوە ینی دەورێکی نەفەری دووەم و سێوەمی نەجێڕاوە نەفەری ئەوەڵ بۆ قسەی هەبوو قسەی کردووە و ڕوانگەی هەبوو ئەجێندای هەبوو و استراتیژی هەبوو هەیقەتێکە دەنێ هەموو ڕەفیقانیدا هەرگە بگەڕێنەوە ساڵانی 67 و 68 تۆ دەبینی مەسەلەن هەڵدەستێ لەگەڵ کۆمەڵێک ڕەفیقی خۆی گۆڤاری ڕزگاری دەردەکا وەکو مەسەن کاک شازاد سایی وەکو کاک محمودی مەلا عێزەت و ئەوانە کۆمەڵێک نوخبەی ئەو کاتی ئەم شارە بوون تۆ ئەگە بێنی ئێستا گۆڤاری ڕزگاری خۆشبەختانە ماوە خۆ گۆڤاری ڕزگاری هەیە کە دەتوانی بڵین لە یەکەم بەرهەمەکانی ئەو تۆژی گەنجی سلێمانی بوون کە وردە وردە ئاشنا دەبوون بە بیری چەپ بە بیری مارکسیەت و دەنێو بیری مارکسیەتیشدا بە بیری ماوستۆنگ ئاشنا دەبوون کە ماوە تازە شۆڕشی کردبوو لە وڵاتەکەی خۆی و تازە شۆڕشی کۆمونیستی یا شۆڕشی مارکسیستی بە ئەنجام گەیان بووە لە کۆڵ ئیمپراتوریەت و لە کۆڵ دیکتاتۆریەت ببوونەوە و بە ڕێبەری دێحقان بە تێبەری جوتیارەکان شۆڕشێکی زۆر عەزیم کرابوو کە زۆر نوخبەی ئەو کاتی ئێمەمانان و چەپی کورد بڕوایان وابوو کە ئەم مۆدێلەی ماوەستۆنگی لە ئێمە نزیکتر چونکە ئێمە وڵاتێکین تازە لە فۆدالیزدا ماوینەوە ئێستا لە فۆدالیزممان تێپەڕ نەکردووە ئێمە پێویستیمان بە جوتیار و دێحقان و ئەوەیە و دەتوانین شۆڕشەکان لە دێهاتەکانەوە دەست پێ بکەین جا ئەوجا بەرەو شارەکانی بەرین کاک نەوشیروان لە یەکەم هەڵقەی سەقافی ئەو کاتدا دەبینی ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی دەبینێت و ئەدەوێدایە کە هەر ئەو ئەندیشەی ماوەستۆنگی کە ئەوان پەرەی پێدەدەن و ئەوان تا ماوەیەکی زۆر خولیای ئەو ئەندیشەیە دەبن کە لەلایەن کۆمەڵێک نوخبەی ئێرانی فارسی زەمانەوە هاتبوو بۆ ناو بزاوی جوڵانەوەی خەڵکی کوردەوە ئەو دەبینی کە ئەو کاتیش قورسایەتیەکەی دەخاتە سەر چ بە دەقەکان چ بە نووسینەکان چ بە مەقالەکانی ناو گۆڤاری ڕزگاری ئەو قورسایەتیەکەی دروست بە عەکسەوەی ئێمە کە نوخبەی مارکسی لە دیوی ئێران یا شوعیەکان یا تودەیەکان کە دایان خستە باری قورسایەتەکان دەخستە سەر چینی پرۆتاریا و چینی کرێکار و باری کوردایەتەکان زەعیف دەکرد یا ئێحمال دەکرد دروست دەبینی کاک نەوشیروان هەر ئەو کاتی لە 60ەکان و 60 لە قورسایەتەکەی دەخاتە سەر باری کوردایەتەکەی قورسایەتەکەی دەخاتە سەر ئەوەی کە ئێحتمام بە شعری شاعیرانی پێشخۆیان بدەن هەر لە مەحوی و سالم و سوزانم پیرەمێرد و بێکەس و ئەوانە و ئەمانە هەمووی ڕنگدانەوەی ئەوەیە کە ئەم توێژە ئەم نوخبەیەی ساڵانی 68 کە گۆڤاری ڕزگاری دەردەکەن بە عەکسەوەی ئێمە لە دیوی ئێران یا باقی چەپەکانی باشووری کوردستان یا عێراق ئەوان تەرکیز دەکەنە سەر باری کوردایەتی و مەسەلەی نەتەوایەتی بۆیە من هەر لە کۆن زەمانەوە لە دێر زەمانەوە کە دێنم ئەو دەقانە هەڵدەسەنجێنم دواتر کە دەچێ بۆ ئوروپا و دێتەوە و شۆڕشی نۆ هەڵدای سێنن تۆ ئەگە سەیری ئەو نووسینانەی کاک نەوشینەواری بکە ینی ئەو بەرها بمانەوێ نەمانەوێت کاک نەوشیروان کۆمەڵێک شتی بەدوای خۆیدا بەجێهێشتۆ کاک نەوشیروان ئەوەی کە سەرمایەکی گەورەی کە بۆ خۆی بەجێهێشتۆ ئەو سەرمایە کە نووسینەکانێتی تۆ سەیری کە نووسینەکانی بکەی دیسانەکانە لە کورد و عەجەمدا لە جمهوری مەهاباددا کورد لە گەمەی سۆڤیەتیدا جمهوری کوردستان کە چ ئێحتمامێکی پێدا لە ساڵانی هەشتاکان و بیدایەتی نەوەدەکان چ لە نووسینی کورد و عەجەم کە دژایەتێکی مێژوویی دێرینی دوو نەتەوەی کورد و عەجەمیانی فارس و تورک بووە و ئەتۆ بینی ئەگە سەیری ئەوە بکەی دەبینی کە ڕوانگە و ڕوخساری کوردایەتی و بە قورسگرتنی مەسەلەی نەتەوایەتی لە دید و ئەندێشەی کاک نەوشیروانیدا هەمیشە و دایم بەردەستەوە بەڕێزەوە نووسەر و ڕۆشنبیرێکی ڕۆژهەڵاتی کوردستان حەزەکەم پرسیار لە ئەو فترە زەمەنیە بکەم کە شۆڕشی گەلانی ئێران لە دوای هەفتە با بڵێن سەر هەڵایەت لێرە خوالێ خۆش بوو ڕێبەرایەتی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەکات پێتان وایە ئەوەی کە پاڵپشتی فکری یاخود هەر جۆرە پاڵپشتێکی تر بوو بێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە چارچەوەی خەباتە سیاسیەکە لەلایەن کاک نەوشیروانەوە چی بوو؟ حقیقەت ئەوەیە کە ئەو کاتی کە لە تۆ بڵە بیدایەتی هەشتاکان یا ئاخری هەفتاکان کە
کە شۆڕش لە ئێرانش ڕوویدا و نیزامی پادشایەتی حەمەڕزاشای پەهلەوی هەڵتەکاوە لە ناوچووە گەلانی ئێران هاتنە سەرجادەوە ڕێژیمی 50 ساڵی پەهلەویان تەواو کرد و ناشتیان و ئەوە و نەتیجەی شۆڕشەکە بوو بە شۆڕشێکی ئیسلامی بەداخەوە کە زۆر خراپ بوو ئەوە 40 ساڵە ئێمە بەدەست شۆڕشەوە دەناڵین بەڵام ئەو کات دروست حاوزەمان بوو لەگەڵ خۆگرتنی شۆڕشی نوێ دوای ئاشبەتاڵ و تا ڕادەیەکی زۆر کەم ئەم برادرانەی قەندیلی توانی بوویان لە سنووری ئێران نزیک بنەوە بارگا و مەقەڕەکانیان لە قەندیل و لە قوڵایی ناو بەفر و با و بۆرانەوە تۆزێک بێنن بەرەو سنوورەکانی ئێران و نزیک ببوونەوە لە سنووری بینی ڕۆژهەڵات و باشوور و تۆزێک خۆیان گرپ و پێشمەرگە هات بوو دوای کارەساتی حەکاری بە تایبەت کە زیاتر لە 700 پێشمەرگەی تازە پێگەیشتووی یەکێتی نیشتیمانی کە عمری هەر 1-2 ساڵ بوو یەکێتی نیشتیمانی 700 پێشمەرگە لە کارەساتی حەکاری بەدەستی سەرانی قیادە موەقەتە و کوڕانی بارزانی تێدا چوون ئەمانە توانی بوویان خۆیان سەرکردەی گەورە گەورەی شۆڕژ مەسئول عەسکەری عەلی عەسکەری دکتۆر خالیت و ئەوانە هەمووی ئەو پێشمەرگانە تێدا چوون توانی بوویان تۆزێک خۆ بگرنەوە و ئەو ئاڵۆزەی کە لە ئێرانێ ڕوویدا دەواازەیەکی باش بوو بۆ سەرانی یەکێتی نیشتیمانی و ئەو کە بێن لە دیوی ئێرانی خۆراک بکڕن ئازوقە بێنن سوزانم کۆمەڵە کەرەسەی ژیان و ئەوانە بۆ خۆیان بێن تەنانەت چەک بکڕن و تەنانەت خۆیان پرچەکەن لە دیوی ئێرانەوە هەروەتر یارمەتی کوردەکانی باکووری کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی یەک لەوانە مەسەن دەبێ باسی شەید نەجۆ نەزمەدین بووی و کایا بکەین کە دۆستێکی نزیکی کاک نەوشیروانی بوو بەداخەوە لە زیندانەکانی دیار بەکر کوشتیان ئەمانە توانیان یارمەتێکی زۆر بگەێنە پێشمەرگەکانی قەندیل و یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ڕەنجدەران حەقیقەت ئەوەیە کە دەو دەمەشدا ڕێک دەو دەمەیدا کە نیزام گۆڕا لە ئێرانێ شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەستی پێکرد دموکرات و کۆمەڵە دروست بوون مامۆستا شێعزەدین دروست بوو کە کاک نەوشیروان من لە نزیکەوە لەگەڵیان بووم و نزیکەوە هاتوو چۆی توژەڵ و ناو زەنگ و بێوران و ئەوانم کردە ئەو سنوورانێک یەکێتی نیشتیمانی لێ بۆ ئێمەی لێبوونەوە و گروهەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاک نەوشیروان لەگەڵ هەمویان نێوانێکی زۆر سەمیمی هەبووە داوای سەخا ئەوەی لێدەکردن ڕۆژنامە و ئەو جورەشتانە هەمیشە دایم دەفکری وەیدا بۆ کە بەڵگە و ئەو جورەشتانەی ڕۆژنامە نووسی و سەقافەت و ئەوانە لە برادەرانی کوردی ئێران کۆکاتەوە و هاوکارێکی زۆر زۆر نزیکە بوو و ئەوجار کەم بریار هەبوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بریاری چ ناوەچی چ دەرەچی چ گەورە چ بچووک چ مفاوەزات چ هاتن بۆ ئێران ئەگەر لە فیلتێری کاک نەوشیروانی دەرنەچوو بێت و ئەگەر بە ئەمری کاک نەوشیروانی نەکرابێت ئەگەر هەر نەبێ بە ڕزایەتی کاک نەوشیروانی کراوە یەک لەوانە ئەوە بووکە لە ساڵی 82 هێزێکی زۆر گەورەی کۆماری ئیسلامی سپای پاسداران حملەی هێرشیان کردە سەر دموکرات و کۆمەڵە لە دیوی ڕۆژهەڵات و یەکێتی نیشتیمانی هێزێکی یەکجار گەورەی نرد بۆ پشتیوانی لە براکانیان لە ڕۆژهەڵات کەم پێمابێتەوەیدا کاک نەوشیروان ڕۆڵی سەرەکی دیوە زۆر باشە کاک نەوشیروان لە زۆرێک لە کتێبەکانی هەڵسەنگاندنی وردی کردووە بۆ خەباتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر با بڵێن کتێبی میراتی ئەردەڵان بە نمونە بێنینەوە کورد لە گەمەی سۆڤێتی کۆماری مەهاباد هاوکات لە کتێبی بەڵێ کورد و عەجەم و ئەمانەدا سەرنجە لەسەر ئەم هەڵسەنگاندن و بایەخ پێدانی نەوشیروان مستەفا ئەمین بە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو پارچەیەکی کوردستان چییە؟ حقیقەت ئەوەیە کە کاک نەوشیروان کەسێک بوو کە زۆر کاری دەکرد بەبێەوەی کە نێو دەرکەم بەبێەوەی کە زۆر بیکاتە بەزم هەڵافەرتەنەوەوانە حقیقەت ئەوەیە کە کاک نەوشیروان لەباری نووسینەوە هزرێک و تااقەتێکی یەکجار زۆری داناوە بۆ چ مەسایلی فەرهەنگی چ مەسایلی سیاسی چ مەسلەی مێژووی لە ڕۆژهەڵاتی کوردستان کاک نەوشیروان ڕۆژهەڵاتی کوردستانی بەلاوە زۆر زۆر گرنگ بوو و کۆمەڵک نوخبە و نووسەر و سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانی دەناسی کە زۆری بەدڵ بوون و من ئاگادارم زۆر جارانیش کە دەو ماوەیدا کە تاریکستان بۆ سانسۆر و خەفەقان لە ئێرانێ یەکجار زۆر بووە نووسەر و زۆر نوخبە حتا بە نهێنی و بە
بە شەو بە ئەوە هاتوو سەردانی کاگنوشوانیان لە شاری سلەیمانی کردەوە پێکەوە ئاڵوگۆڕی شتیان کردو تەنانەت من شتێک دەزانم کە ڕەنگە کۆمەڵێک خەڵکیش بیزانن لێرە کە من ئەوانە بەڵام وەختێکی لە زمانی ئەحمەدی نژادیدا زۆر ئیعدام و سجن و ئەوە بۆ کوردی ڕۆژهەڵات یەکجار زۆر بوو خەڵکەی نوخبە و سیاسی و چالاکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان کەوتبوونە بەر زەبر و زەنجێکی یەکجار زۆری دەستگای ئیتلاعاتەوەوانە کاگنوشیروان دۆست و برادەرەکانی خۆی بانگ دەکرد مەسەلەن دەیکوت لەباری مادێوە یارمەتی ئەو بنەماڵانە بکەن کە کوڕ و یا کچی سزنیان هەیە یا پێویستیان بە مەحامێ پێویستیان بە وەکیلە تەنانەت لەباری مادێوە کۆمەڵێک دۆست و برادەری خۆی ڕادەسپار کە بچن یارمەتیان بکەن ئاخرجار من بیستم هەر ئەو ڕۆکانە کە کاتێک عەلی ئەشرەفی دەرویشیان نێچێک لە نووسەرە بەرچاوەکانی ناسراوەکانی خەڵکی کرماشان کە لەسەر لە خەستەخانە بۆ و لە نەخۆش کەوتووە کاگنوشیروان بەهۆی دۆستێکیەوە کۆمەڵێک پارەی بۆ ناردۆ کە لە خۆی سەرفکات و یارمەتی کردوون کاگنوشیروان بێجگە لە ئەوانە ئەوەی کە بۆ لای کاگنوشیروانەوە زۆر 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 ئەوە بوو ئەویش ئەو مەسەلەی کولتور و سەقافەتی ڕۆژهەڵاتی بوو کە ئەو ئێحتیمامی پێدەدا بۆ پێشی خۆش بوو لە وەختێکی دەچوو مەسەن یەک دوو جا بۆ منی دەجێڕاوە کە چۆتە تارانێ یەکەم شت کە داوای کردو دام و دەستگای دەوڵەتی بەرەو پیری هاتوون و حرمەتیان گوتوانە کوتویانە حەزت لە چێ ئەوانە کوتوێتی بمبەنە کتێبخانەی میلی بمبەنە مەسەلەن فڵان شوێنی بەڵگەنامە بنۆنێک دوو دانە شتی بە من نیشاندا کاتی خۆی زوو کە چۆتە تارانێت تۆ دەبینی مەسەلەن خەڵکی دیکە مەسوولی دیکە دەسێتە وڵاتێک چۆکو تارانێ پاریسێ لەندەنێ و دوای شتی خۆی دەکەیەوە دوای جانتا کڕین و چاکەت و پانتۆڵ کڕین و بۆنی خۆش و ئەو شتانە دەکەوە کاگنوشیروان کە بە مەحسەبێکە لە شوێنێکی ئاوا وەکو بێرلین وەکو لەندەن بە تایبەت وەکو تاران کە دەکەوتەوە ئەم چەند سەعاتەی کە لەوێ بوو چەند ڕۆژەی لەوێ بوو بەڕاستی و دوای مەسلەی کتێبخانە مەسلەی بەڵگەنامە مەسلەی ئەو شوێنانەی کە ئەو بەڵگە مێژویانەی تێدا پارێزراوە دەچوو وەختەکەی خۆی لەوێ سەرف دەکرد نەدەچوو مەسەلەن بۆ ڕقاسخانە و بۆ باڕی گەورە گەورە و بۆ مەلهە و ئەو جورەشتانە زۆرتر حەزی لەوە بوو کە بچێت لە خوشببینی کتێبخانەی بریتیش لایبرەری یا مەسەلەن پابلیک ڕکۆرد ئۆفیسی لەندەنە ساعات های ساعات دابنیشە من لە بیرمە وەختێک کە من لە لەندەنێ بووم ئەویش لەوێ بوو ئێمە گەڕەکەمان لەندەن زۆر گەورەیە ینی تۆپسی لە ماڵە مەڕا بۆ ماڵی کاگنوشیروانی لە ئەقل ساعات و نیوەک دوو ساعاتت بە قەتار و بە پاس دەوێت ئەو بەیانی زۆر زوو وەڕێ دەکەوت بەخۆی و بە یەک سەقفە کاغەز و جەریدەی کۆن و ئەو جورەشتانەوە دەهات بۆ لای من پێکەوە لەسەر مەکینتۆش کارمان دەکرد پێکەوە دادەنیشتین ژوورەکە لە سەر چوار مەشقی لەسەر عەزیدا دەنیشتین ئەو ژوورەمان پڕ دەکرد لە ڕۆژنامە و کاغەز و ئەوانە خەریکی ئەو جورەشتانە بوو کە بەرهەمەکەی بوو بە ئەوەی کە کورد لە گۆمەی سۆڤێتیدا بنووسێ کە بەڕاستی یەکێک لە هەرە کتێبە بە نرخەکانی مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانە کورد لە گەمەی سۆڤێتیدا کە باسی جمهوریەتی کوردستان لە سەردەمی قازی محەممەد و مەهاباددا دەکەم. زۆر باشە پێم وایە کات بەرەو کۆتای ئەڕات من حەز ئەەکەم بە شێوەیەکی گشتی ڕایت بزانم لەسەر ئەو شتەی کە پێوترێ ڕێبازی نەوشیروان مستەفا ئەمین یاخۆت بیر و فکری نەوشیروان مستەفا ئەمین. ئەمە ئەگەر باسی کاگنوشیروان بکەین ئەم ئێستا نامەڕام سەنگە 30 ساڵی دیکە مناڵەکانمان بیان هێ مەسەن باسی مێژوو بکەن باسی وەک چۆنی مەستا باسی شێخ مەحموود و قازی محەممەد و ڕەفیق حیلمی و چێ ئەوانە دەکەین نخبەکانی پێشخۆمان دەکەین ئەگەر دوو جیل سێ جیلی دیکە ئەگەر باسی نەوشیروانی بکەن حتمما کە باسی دەکەن ینی یەکێک لە لاپەڕەکانی مێژووی کوردایەتی مێژووی کورد مێژووی کوردستان هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت باشووری کوردستان بەبێ نەوشیروان مستەفاوی ناوهێنانی نەوشیروان مستەفا و ڕۆڵە سەرچەکانی نەوشیروان مستەفا بەڕێی من مێژوویەکی نوقسان دەبێت مێژوویەک دەبێت کە بە دەمارگیری نووسراوە مێژوویەک دەبێت کە لە ڕقەوە نووسراوە مێژوویەک دەبێت کە مێژوو نابێت ینی هەر هیچ نییە
بۆیە بەبێوی ناکرێت ئەوە بکەین بەڵام بەڕێی من یەکێک لەو شتە سەرەکیانەی کە زیری داهاتوو باسی نەوشیروان مستەفا دەکەن ئەویش ڕوانگەی وێ لەسەر ڕێفۆرم ڕوانگەی وێ لەسەر چاکسازی ڕوانگەی وێ لەسەر کراپشن یعنی لەسەر گەندەڵی ڕوانگەی نەوشیروان مستەفایە کە بۆ یەکەم جار هات کوتی پێیدانا لەسەرەوەی کە بەڵێ سەرانی کورد سەرکردایەتی کورد لە باشووری کوردستان لە باتیەوەی کە خزمەتکاری میلەت بن لە باتیەوەی کە بابێکی باش بن دایکێکی باش بن گەندەڵن تاڵانچین دزن ئەوانە هەمووی ئەو لەفزانن ئەو بوێرانن کە لە سەردەمی نەوشیروان مستەفادا لە باشووری کوردستان کۆمەڵانی خەڵکی پێفێر بوو پێگۆشدرا کە نەترسێن بتوانن ڕەخنە بگرن بتوانن بەرەو ڕێفۆرم بچن و کاک نەوشیروان یەک لەو سەروەریانەی کە پێی دەبڕێ بە تایبەت لە دوای نەوەدەکانەوە لە نێوڕاستی لە بیدایەتی نەوەدەکانەوە دوای وەی کە ڕاپەڕینیش کرا و دواتر لە 2000 وانگەیشتە ترۆپچی خۆی ئەویش ئەوە بوو کە بڕوای بەوە نەبوو جارێکی دیکە لە کوردستان 100 جاری لەکە من باس کردووە بڕوای بەوە نەبوو جەلالیەک و مەلایەکی دیکە دروست بێتەوە لە کوردستان شەڕی براکان دووبارە دەست پێ بکاتەوە خۆی لەو شەڕە نەدا. پرسیارم بۆ بەڕێزت مامۆستا عەلی کەریمی ئەتوانیت ئەوەی کە ماوەتە لە با بڵێن لە وەڵامەیە لەگەڵ ئەوە تەکمیلێ بکەی بۆ قۆناغی پڕ ئاڵۆزی ئێستای هەرێمی کوردستان ئەم فکرە ئەم ڕێبازە ضرورە چۆن ئیسسمار بکرێت بۆ ئەوەی کە یعنی بگا بە کەناری ئارامی و تۆزە دۆخەکە باشتر گومان نییە ئاخر ساڵەکانی ژیانی کاک نەوشیروان زۆر دوور بوو لە شەڕ دوور بوو لەوەی کە وەکو ساڵانی هەفتاکان و هەشتاکان تۆڵە بە زەبرە و بە سەبرە و ئەوانە نەبوو تفەنگ و ئەوانە دەگۆڕەدا نەبوو بەڕاستیەوە پێی خۆش نەبوو پێی خۆ 100 جاری ئیسرار دەکرد ئێمە بە شۆڕشی مەدەنی بە عوسیانی مەدەنی دەسەڵاتی بۆ دەسەڵاتی گەندەڵ دێنینە ژێر چۆک و چۆکی پێدا دەدەین ئەوە ڕێبازەی نووسراوە تازە لە مێژوویدا و بەڕێی من ئەوەی کە کاک نەوشیروان لە دوا ڕۆژدا دەبێ باسی بکەن ئەویش پەروەردەی ئەو توێژە ڕەخنەگرەی بوو کە لە ساڵی 2000 بەولاوە لە بەنێوی میدیای ئەهلی بە میدیای ئازاد هەر لە هاوڵاتی لە ئاوێنە لە لێڤین لە ڕۆژنامەی ڕۆژنامە ئەوانە قوتابخانەیە بوون کە بەڕاستی کاک نەوشیروان ئەگەر خۆی دەستی سەرێکی تێدا نەبوو بێت پشتیوانێکی مادی و معنەوی ئەو خەتە بوو کە ڕۆژنامە نووسی بوێر دروستکە ڕۆژنامە نووسی ئازاد دروستکە ڕۆژنامە نووسێک دروستکە کە بەڕاستی سەقافەتی ڕۆژنامە نووسی هەبێت هەر لە کۆمپانیای وشە کۆمەڵێک توێژێکی ڕۆژنامە نووس دروست کردووە کە ئێستا تۆ دەبینی لە زۆربەی زۆری میدیا گەورەکان حتا نیارەکانی بزوتنەوەی گۆڕانیش ئەو ڕۆژنامە نووسانە بڵاویان پێ کردووە و لەوێدا ڕۆڵیان هەیە ڕۆڵی گەورە گەورەشیان هەیە لە میدیای زۆر زەبەلاح کە بە مەلاین میلیۆن دۆلار وتم کۆتا پرسیار بەڵام ئەم وەڵامەت پرسیاری تری لا دروست کردم ئەو خەتە ڕۆژنامەوانیە یاخود با بڵێن بیر و ڕا ئازادەی کە لە دوای 2000ەوەیەت و کاک نەوشیروان مادیەن با بڵێن معنەویەن پاڵپشتێکی گەورەیان ئەبێ ئێستا یعنی ئەوترێ ڕوو لە کزیە بۆ پێی کە دەستێوەردانی دەسەڵات تا ئاستێک ڕۆیشتووە کە میدیای سێبەر ئێستا زۆر هەیمەنەی کردو بە سەروەزعەکە ئەوانشی کە بەناو ئەهلی بوون ئێستا یعنی بەرەو تەوەجوهاتی سیاسی ڕۆیشتون ئەگەر ئەمە ڕوو لە کزی بێت و ئەم قسەیە ڕاست بێ بۆ ئەوەی کە ئێمە باڵانسی ئەوە هەڵسێنینەوە بیر و ڕای ئازاد و ئەوەی کە سیماکانی کۆمەڵگەی مەدەنی و شارستانیە بۆچوونی بەڕێزت چیە لەو بارەوە چۆن ئەمە بکرێەوە چۆن فکر و ڕێباز و هەروەها کەسایەتی نەوشیروان مستەفا ئەمین کە ئێستا ئەو غیابە بکرێت بە هەوێنی ئەم ئەو تەوژمەی کە جەنابەت دەفەرمووی ڕاستە هەوراز و نشیوی زۆر تێدا دەبێت و تێشیدا بۆ ڕەنگە زۆرتیش تێدا بێ ڕەنگە سەردەمێک دەسەڵات بکەوێتە ئەو حەدی پڕڕووی و بێعاری خۆی و هەموو شتێک سەرکوتکە و ئەوە هیچ دوور نییەوە لە زۆر ڕژیم و نیزامی دنیادا ئەوە ڕووی داوە بەڵام حقیقەت ئەوەیە کە ئێمە باسی ڕێبازێک دەکەین هەروکو خۆت جەنابەت باسی ڕێبازێکت کرد ئەم ڕێبازە تازە نامرێ ئەو ڕێبازە ناتوانێت بیمرێنێ بۆ چونکە بە سەدان گەنج و لاوی هەروەکو خۆتانی پەروەردە کردووە هاتووە لە ئێستا تازە تۆ ناتوانانی ڕەنگە جیلی ئێمە ڕابردوو مەسەلەن هێندە سەرکوت کراوین تووشی سەرکوت بووین بۆ ماوەیەک بێدەنگی بەڵام جیلی ئەمڕۆ کە فێری ئەو ئایپادە و فێری مۆبایل و فێری ئینترنێت و فێری ئەوە بۆ لە فەیسبوکدا شەوێ دابنیشێ بە کەیفە خۆی هەرچی داخ و ژانی خۆیەتی لەسەر سەرکردەیەک بیڕێژێتە دەرێ قسەی پێ بڵێ قسەی حتا ئەم ڕێباز
ڕێبازە تازە بەڕێی من سەرکوت ناکرێت یعنی ئەگەر سەرکوتیش بگرێت زۆر موقەتە ئەو ڕێبازە تازە توێژێکی وای دروست کردووە گەنجانێکی دروست کردووە کە زەحمەتە بێدەنجیان بکەی و هەر وەکو ئەتۆ دەبینی نەتەنیا ئەو توێژە تۆ ئێستا بچۆ ناو جادە و بازاڕی سلەیمانی لە عارەبان چێکەوە لە سایق تاکسێکەوە لە خەڵکێکی ژنی ناوماڵەوە لە خەڵکی خوێندن و نووسینیش نازانن لە پیرە پیاوێکی دەستپێ فرۆشەوە تۆ مایکەکەی لە بۆ دەبەی ئەو جوورێک کە ئەم پیرە پیاوە دەستپێ فرۆشە ئەم عارەبانە چێ قسە دەکا عەلی کەریمی ئاوا قسە ناکە ئاوا بە بوێری قسە ناکە ئەوان زۆر لە من بوێرترن ئەو خەڵکە ئەمە بەڕاستی ئەمە هەنگاوێک بوو هەنگاوێکی بوێرانە بوو کە لە ساڵی 2000ەکاندا ناندرا و بەڕێی من بۆ ئەوەی کە خەڵک ئازاکرا خەڵک بەوە کە گۆش کرا کەیتر نەترسێ لە هیچ نەترسێت بەڕێی من جێپەنجەی کاک نەوشیروانی و کۆمپانیای وشە و بزوتنەوەی گۆڕان دواتردا زۆر بەزەقیدا تازە جێبەجێ نابێت من ئەم عەلی جێبەجێ کرد ئەوی دیکە جێبەجێ کرد ڕۆستەمت جێبەجێ کرد فڵانت جێبەجێ کرد عومەرت جێبەجێ کرد قادرت جێبەجێ کرد کاکە ئێوەمان پێ جێبەجێ ئێوە کۆڵ نادن ئەو خەڵکەی کە ئەوڕۆکانە 18 ساڵ و 19 ساڵە تۆ نەدید لەو ئینتخاباتەیدا چۆن خەڵک مەسەنە 18 ساڵ و 19 ساڵ ئەو شور و شۆقەی هەیە کە بەڵێ ئێمە وڵاتێکین کە سەرکردەکانمان دەمان دزن سەرکردەکانمان گەندەڵن سەرکردەکانمان تەنانەت دەنگی ئێمەش دەدزن ئەمانە هەمووی ئەو بوێرەیە کە بەڕاستی جاران بەو زەقێ نەدەبیندرا و ئەمن دڵم خۆشە بەوەی کە توێژێک ئێستا خەریکە پەروەردە دەبێت لە کۆمەلگای کوردەواریدا کە بە کەس کۆنتڕۆڵ ناکرێت. سپاس دەکەم مامۆستا عەلی کەریمی نووسەر و ڕووناکبیر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامە تایبەتە بینەران و بیسەرانمان تا بێگەیشتنەوەیەکی تر دیارە هەر ئەمڕۆ لە ڕێگەی پیجی فەرمی رادیۆ دەنگی گۆڕان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە رادیۆ کەمانەوە ئێمە هەوڵەدەین چەند بەرنامەیەکی تایبەت بە بۆنەی یادی ساڵیادی کۆچیدوایی نەوشیروان مستەفا ئەمینەوە پێشکەش بکەین من لێرە بەجێتانێڵم ئیشەڵا لە چەند کاتژمێری ئایندە یەمەوە خزمەتە دەستخۆش مامۆستا سپاس دەکەم.